دوایین هەڵبژاردنکە لە هەرێمی کوردستان کرا مانی بە خۆمان نەزانین کە ئێستا پەرلەمانی کوردستان زیاتر لە ساڵێک و 3 مانگە ینی وەکو پێویست ئەدای خۆی جێبەجێ نەکردیە بۆ چوونت چییە لەسەر ئەوە ئایا فراغی قانونی دروست نەبووە لە هەرێمی کوردستان چۆن ینی ئەو دۆخە چارەسەر ئەکرێت ینی بۆ معەلەقی نەمێنێتەوە فراغی قانونیەکە هەندێک جار فێر لە قانون دەکرێتن ڕاستەکەی بەڵام پێم وایە ئەو پەرلەمانێکە ئەگەر هەر وەختێکدا کۆبوونەوەیان کرد دەبێ پەیڕەوی ناوخۆیان بگۆڕن لە پەیڕەوی ناوخۆ هێشتنی دانیشتنی پەرلەمان بە کراوەیی کارێکی خراپە ئەوە دووەم جارەوا بکەن یعنی دەبێ سەقفێکە بیتن وەختێکە بیتن بۆ کە لەگەر دەستپێکردنی پەرلەمان شوێن خواردنی ئەندامانی پەرلەمان و هەبێ لە خلالی چەرچەی یەکەمە سەرۆک و دوو جێگرەکەی هەڵبژێرن نەک بچنە دەرەوە نیساب نییە و بە کراوی بەجێبێڵن ئەمە ناحی قانونی وایان تەفسیر کرد کە پەرلەمان شەرعیەتی وەرگرت بەوەی کە سوێندیان خوارد و کۆبوونەوەکان ناکرێتن لەبەرەوەی نیساب نییە تەفسیری قانونیەکان وایە کە دەکرێتن ئەوە بەڵام عەمەلیەن ئەمە کارێکی زۆر خراپە لەبەرەوە باشترین شت ئەوەیە یەکەم کاری پەرلەمان ئەوە بیتن هەمواری پەیڕەوی ناوخۆیان بکەن و ئەوەی لابن وەکو عێراقی لێ بکەن کە دەڵێ لە دانیشتنی یەکەمە سەرۆک و دوو جێگرێکە هەڵدەبژێرێتن ئەگەر نەکرا لەبەرەوەی کە نیساب نییە ینی خلالی مەسەلەن 3 ڕۆژ زیاتر نەباتن ئەگەر سیغەیەک بنووسن ئەگەر خلالی مەسەلەن 10 ڕۆژە نەکرا پەرلەمان حەل دەبیتن ئەو وەختی ناوێرن ئەندامانی پەرلەمان خۆیان مادی بوونە هێنوانە مەجبورن حەلێکی بدۆزنەوە